کۆبوونەوەیەکە بە ئاڕاستەی چارەسەری گرفتی کەرکووک. سەرۆک هۆز و کەسایەتیەکان لەم دۆخەی کەرکووک نیگەرانن. هەمووان دەیانەوێت دۆخەکە ئاسایی بکرێتەوە و ئەمن و ئاسایش بگەڕێنرێتەوە بۆ هاوڵاتیان. هذا الاجتماع الحقيقة جاء لمصلحة كركوك. ئەم کۆبوونەوەیمان لە پێناو بەرژەوەندی کەرکووکە، چونکە دۆخێک دروست بووە و بەشێک لە گەنجانمان هەوڵی بەدەستهێنانی مافی دەستوری خۆیان داوە. ئێمە وەکو هەموو هێزە ئەمنیەکان لە ئاستە جیاوازەکان پارێزەری سەرماڵی هاوڵاتیان و پارێزەری دەستوری عێراقین، بە هەمان شێوە پارێزەری لە خۆپیشاندەرانیش دەکەین. داوا لە خۆپیشاندەران دەکەم مافە دەستوریەکانیان بە شێوەیەکی شارستانیانە داوا بکەن، گربوونەوەی هێمنانی خۆیان بکەن. ئێمەش پارێزگاریان لێ دەکەین تاوەکو بتوانین داواکانیان بەلایەنە پەیوەندیدارەکان بگەێنین. کەرکووک با بۆ هەمومان بێ، کەرکووک بۆ دەستە و تاخمێک و بۆ خەڵکانێک نەبێ، کەرکووک پێکەوە ئەمان بەسێتەوە پێکەوە جوانمان نەکات وەکەوەیکەوە مامی بەڕێز و مامی خوالی خۆش بوو. کەرکووک دەستە گوڵێکە بە هەموو ڕەنگەکانیەوە. بۆیە من داوا لە هەموو چین و توێژەکانی خەڵکی خۆشەویستی ئەم شاراکەم، لە شێخ و مشایخی خەڵکی ئەم شاراکەم، بە تایبەت لە ڕاگەیان کارەکان، ڕاگەیاندنێکی تەندروست، وڵاتێکی تەندروست و میلەتێکی تەندروستە بێ. نامەوێ ڕاگەاندنەکانمان نییە ئاراستەی خۆپێشاندەران بە ئاراستەیەکی خراپەکاریە برن. لە ئەنجامی کۆبوونەوەی سەرۆک هۆز و کەسایەتی ئاینی و فەرماندە ئەمنی و سەربازیەکانی کەرکووک بڕیاردرا لیژنەیەک بۆ چارەسەری گرفتەکانی پارێزگاکە پێک بهێنرێت و لە کاتی بوونی هەر گرفتێک سەردانی لایەنە پەیوەندیدارەکان بکەن. شاری کەرکووک بپارێزین بە برایەتی بە پێکەوە ژیان بێتە فرقە و بێجیازی. ئەمە خاڵی دووەمیش با بزانن لوزنەیەک تەشکیلەکرێ لەم سەرۆک هۆزانە لە دە کەس تەشکیلەکرێ. ئەو لوزنەیە هەرچی کێشەیەکە بێ لەم شاری کەرکووکە ئیتر سەردانی ئەو لوزانەکەن ئەتوانن ئەگە هەرچیان نەبێ لە ڕێگەی ئێمەوە ئەگاتە جەنابی قاید و لە لای قایدشەوە ئێمە و کاتەکە تەقدیمەکەین بۆ لای ڕێیس وزەرا بۆ لای قادەی عەسکەری. کۆبوونەوەکەمان سەبارەت بە چارەسەر و گیر و گرفتەکان بوو ئەو کێشانیان کە چۆنی چارەسەریان بکەین. بە داوامان لە خەرچی خۆمان کرد کە داوا لە هەموو سەرۆکۆزەکان کرا هەر کەسە و داوا لە خەرچی خۆی بکە هەیە منی شارەکە بپارێزین و شاری خۆمان خۆش بوێ و ئێمە وەکو کورد عەرەب تورکمان کێشەمان نییە لەم شارە. وەکو جەنابی مامجەلال خوای لێ خۆش بێ فەرمووی شاری کەرکووک شاری برایەتیە دەستکە گوڕەکەیە. خۆپەی داهاتوو ئینشاءالله جومعەیە مەوزوعەکەمان لەسەر تەباهی و مەحەبەت و ئیخوەت بێ لە محافظەی کەرکووکە لە مزگەوتەکان حوسێنیەکان. اتفاقمان کرد لێ المدیری وەقفی شیعیە. دووەمین متظاهر حق خۆیەتی تظاهرە بکات، داوا بە مطالب حقی خۆی بکات، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی دعه فإن لصاحب الحق مقالة. خاوەن حق بۆی هەیە داوای حق خۆی بکات، تعین نەبووە، تەبلیغی بۆ نەکراوە، مەزلومە، هەچی شتێکە بۆی هەیە تعبیر بکات لەسەر ڕای خۆی. لە کەرکووک 4 پێکهاتەی سەرەکی هەیە و هەریەکەیان چەند نوێنەر و سەرۆک هۆز و کەسایەتیەکیان لە نوێنەرایەتی کاروباری هۆزەکاندا هەیە. لە کاتی بوونی هەر گرفتێکدا دەبنا بەشێک لە چارەسەر و هۆزەکانیان لە کێشە و خوێنڕشتن دوور دەخەنەوە. کارۆن محەممەد کورد، ساد نیوز، کەرکووک.